ئەو کەسەی هەوڵی بۆ قیامەت داوە دەموچاوی ڕووناک و جوانە لە قیامەت. حتى پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسێک کە ئەهلی ئیمان بێ و ئەهلی بەهەشت بێ لەناو گۆڕەکەیدا، ئینسانی ئیماندار، ئینسانی باوەڕدار، إن المؤمن في قبره لفي روضة خضراء. ئینسانی ئیماندار لەناو گۆڕەکەیدا لەناو باخێکی سەوز و جواندایە. حتا دەفەرمێ دەموچاوی وەکو مانگی چواردە چەندێ جوانە مانگ کاتێککە چواردە ڕووناک و جوانە، ئەفەرمێ ئەو ئینسانە لەناو گۆڕدا دەموچاوی ئەوەندە جوانە وەکو مانگ دەدرەوشێتەوە، چونکە لە دنیادا خۆیان ماندوو کرد لسعیها ڕاضیە. ئەو هەوڵ و تێکۆشانەی کە کردوویەتی لە دنیادا خۆی ماندوو کردووە پێی ڕازیە. الحەمدولیلا لە دنیادا خوایان سپاس و ستایش بۆ تۆ کە لە دنیادا منت وا لێ کرد کە من خۆ ماندووکەم بۆ قیامەتی خۆ. جابا لەو کەسانە بین ئەهلی بەهەشت ئەو کەسانن ماندووبوونی خۆیان کە لە دنیادا خۆیان ناڕەحەت و ماندوو کردووە زۆر دڵخۆشن و سپاسی خوای پەروەردگار دەکەن لەسەر ئەوەی کە لە دنیادا یارمەتیانیدا بۆ ئەوەی لەو ناز و نیعمەتە گەورەدا بن. کەواتە پێویستە خۆمان ماندوو بکەین.